ئەم کاتان باش بەڕێزانانی هیواجەمال ڕووداوی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. بڕیار وایە پەرلەمانی کوردستان کۆ بێتەوە بە مەستی گفتوگۆکردن لەبارەی بڕیاردان لە هەڵبژارنەکان و تەمەنی پەرلەمانی کوردستان. ئەوەش جێی ناکۆشی فراکسیۆنەکان و هەرێکیان بە جۆرێک گزارش لە تەمەنی پەرلەمان دەکات. ئایا تەمەنی پەرلەمان درێژ دەکرێتەوە؟ کێ داوای درێژکردنەوە دەکات؟ ماوەی درێژکردنەوەکەی چەند دەبێت؟ ئەمە مژای ڕووداوی ئەمڕۆیە بە میوانداری هەرێک لە بەڕێزان فەرحان جەوهەر ئەندامی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان، هەروەها بێستون فایق ئەندامی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان بێگومان لە سلێمانیەوە ئامادەی لەگەڵمان ئێوەش دەتوان بەشداری بکەن لە ڕێتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی ڕووداو یاخود پەیجی هیواجەمال بە خێراتنی میوانەکان مەکەم خێر بن سەرچاو. کاک بالای کاک بێستون و دەست بکەن چونکە ئەوزانە ئەم جارش نایانەوێت بەشداری دانیشتنی پەرلەمان بکەن. کاک بێستون، بۆ مۆزوعی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و هەڵبژارنەکان و ئەوەی کە سبەینێ باوەڵی دانیشتن لەبارەوە ئەنجامە درێت بەشداریەکەن یاخود ناوەکو بزوتنەوەی گۆڕان. سڵاو بۆ جەناب و کاک فەرحان و بینەرانی بەڕێزیش. ئێمە بەشداری کۆبوونەوەی سبەینی پەرلەمانی کوردستان ناکەین و مەبدەئیەن پێمان وایە کە عقدی ئێمە لەگەڵ دەنگدەرەکانمان لەگەڵ خەڵکی کوردستان بۆ 4 ساڵەوە پێویستە تەمەنی پەرلەمانیش لەو مدەیەی کە کۆتایی دێ هەڵبژاردن بکرێت کە بەداخەوە کۆمیسیۆن ڕێکارەکانی هەڵبژاردننی ڕاگرت، بەڵام بەگشتی مەبدەئیەن ئێمە لەگەڵەوەین کە هەڵبژاردن لە وادە و کاتی خۆیان بکرێت و تاکیدی شەکەمەوە بۆچی بەشداری ناکەین سبەینێ ناکەین. بۆچی بەشداری؟ پێم وتی مەبدەئیەن ئێمە لەگەڵ ئەوە نین کە تەمەنی پەرلەمان بەڵێ باشە لەگەڵ ئەوە نین، بەڵام دەتوانن بەشداری لەگەڵ ئەوە نین کە تەمەنی پەرلەمان درێژ بکرێت، بەشداری بکەن و بە نەخێر دەنگ بدەن. بۆ نمونە ینی مۆزوعی کۆبوونەوەکانی پەرلەمان دوای بەناو کاراکردنەوەی لە 15 مانگی ڕابردووەوە لە حقیقەتدا شێوەی کاراکردنەوەکەی و کۆبوونەوەکانی دەسەی سەرۆکایەتی چۆنەتی دانانی بەرنامەی کارەکەی بەبێ سەرۆکی پەرلەمان ئەمانە هەموو کۆمەڵە گرفتن کە بەلای ئێمەوە سەرنجی قانونی و سیاسیمان لەسەری هەیە. لەبەر هەموو ئەمانە ئیزافەتەن بۆ ئەو مۆزوعی کە سبەینێ لە جەلسەکەی بڕیارە قسەی لەسەر بکرێ، هەموو ئەوانە ئەو بابەتە بەیەکەوە واکە ئێمە بەشداری دانیشتنەکانی پەرلەمان نەکەین. لە ئێستا ممکنە لە داهاتووە مەسەن جەلسەیەکی تر بکرێ، بەڵام تا ئێستا قەراری ڕستنی بزوتنەوەی گۆڕان وایە کە بەشداری دانیشتنەکانی پەرلەمان نەکا بۆ دانیشتنی سبەینێشەوە طبعاً ناوەڕۆکەی لەوانەی سەرۆکی پەرلەمان بۆچی ئامادە نابێت ڕەتکراوەترە؟ بۆچی سەرۆکی پەرلەمان ئامادە نابێت لە کۆبوونەوەی سبەینێ؟ سەرۆکی پەرلەمان تا ئێستا سەرۆکی پەرلەمانی کوردستانە، شوێنەکەشی ماوەتەوە، بەڵام بۆ دانیشتنەکەی سبەینێ ئامادە نابێ. ئەوەندەی من بزانم ئەو بێگومان ئەبێ ئامادەش نەبێت، چکە ئەو نە ئاگای لە بەرنامەی کارەوە، نە ئیمزای کردووەوە، نە ڕەزامەندی وەرگیراوە لەسەر بەرنامەی کار، بۆیە بێگومان بەشداری دانیشتنی سبەینێ ناکات سەرۆکی پەرلەمانیش. باشە، دەوترێەوە داواتان کردووە کە ئەم دانیشتنەی سبەینێ چەند ڕۆژێک دوای بخرێ و ئەو کاتە سەرۆکی پەرلەمان بەشداری ئەکات. ئەمە تا چەند ئەم زانیارە دروستە؟ ئەزانی بەگشتی کاک هیوا ئێمە بزوتنەوەی گۆڕان تەبعاً لەگەڵ کۆمەڵی ئیسلامی و لایەنەکانی تریش پرۆژەیەکی نیشتیمانیمان ڕاگەیاندووە کە ئەم پرۆژەیە نە مەبەست لێی تۆڵەکردنەوەی لە هیچ لایەنێک نەوە دەرنانی لایەنەکانە. ئەم پرۆژەیە پێویستی بەوە هەیە کە بە ئیجماع حکوومەتێک یان هەیئەتێکی ڕزگاری نیشتیمانی لە کوردستانە دروست بکرێ. دۆخی کوردستان لە ئاسی ناوخۆیی دۆخی کوردستان پەیوەست بە ئەو بابەتە سەربازی کە ئێستا ڕووی تێکردوین، حاڵەتی نەخوازراوی دارایی و سەرنەکەوتن و فەشەلی ئەو ئیدارەی ئێستا کە ئیداری خەڵکەدا لە زۆر ڕۆواکە هەمومان بەیەکەوە ئەم مەرحەلە سەختەی قۆناغەکەمان ڕزگار بکەین. جا بە هەموو ئەمانە بەڵێ من پێم وایە ئەو کۆبوونەوەی سبەینێ تاجیل بکرێ لە چەند ڕۆژی داهاتوو بەیەکەوە لە پەرلەمان بە ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان، هەیئەتێک، حکوومەتێک، دەستەیەک، کابینەیەک، ئستافێکی ئینقازی نیشتیمانی دروست بکەین کە بەیەکەوە بەرپرس بین تیایداوە بەیەکەوە ئەم دۆخە تێپەڕێنین. باشە، کەواتە ئەگەر ئەم کۆبوونەوەی یعنی ئەمە ڕاستە کە داواتان کردووە چەند ڕۆژێ دوای بخرێ بۆەوەی کە سەرۆکی پەرلەمانیش ئامادەی هەبێ، ئەگەر دوای بخرێ سەرۆکی پەرلەمان لە کۆبوونەوەی داهاتووە و ئەگەڕێتەوە پەرلەمان؟ ئەزانی مەسەلەی داواکردن بۆ تەجیلی پەرلەمان کۆبوونەوەکەی سبەینێ نازانم، بەڵام ڕەئی من ئەوەیە کە پێم وتی ئێمە پرۆژەیەکمان هەیە گۆڕان وەکو زانیاریە ینی تۆ ئەندامی پەرلەمانی لە فراکسیۆنی گۆڕان بێگومان زانیاریەوانی تریشی تیابێ زانیاریت هەیە کە داوایەک هەیە، جا داواکەیان گۆڕانیان لایەنێکی تر کردوێتی. بەس پرسیارەکە ئەوەیە کە ئەگەر ئەم کۆبوونەوەی سبەینێ بۆ چەند ڕۆژی داهاتوو دوای بخرێ بۆ پێنجشەمەیان بۆ شەمەی داهاتوو
سەرۆکی پەرلەمان بەشداری تیا ئەکرد یاخودنا بڕیارە بەشداری بکات احتیمالە ئەگەر کۆبنەوەکەی سبەینە تەجیل بکرێ دواتر ئەو پرۆژە ڕزگاریە نیشتیمانی کە ئێمە ڕامانگەیاندووە و داواکەین لایەنەکانی تریش ببنە جوزئێک لەو پرۆژەیە احتیمالە ئەو کات سەرۆکی پەرلەمانیش بەشداری بکا بڵێ باشە سوازەگەرم لە بەڕاستی کاک فەرحان کەواتە لێو دەست پێ بکەم ئێستا سبەینە بڕیار وایە کۆبوونەوەیەک ئەنجام بدرێت بەڵام بۆ ئەوەی کە تەکمیلە بێت و بۆ ئەوەی کە گۆڕانیش بێتە با بڵێن ئەو داوایی کە پارتیش داوای کردووە بێت و ئەوە دەرگاکراوی ئەوانە ئەوان دەڵێن ئەگەر دوا بکەوێت ڕەنگە ئیتر مەسەرەن سەرۆکی پەرلەمانیش بێت و بسوتنەوەی گۆڕانیش بەشداری بکات بۆچی دوا ناخرێ زانی لەبەرەوەی ماوەی پەرلەمان زۆر کەماوە ئەمەی سبەینێ هیچ لە مەسەلەکە ناگۆڕیت دوای بخەینیان دوای نەیەخین ئەمە پێویستە پەرلەمانی کوردستان ئەکەوینە فراغی قانونیەوە دوای چەند ڕۆژێکی تر و دوای هەروەها ئەگەر پەرلەمان نەمێ بکەویتە فراغی قانونیەوە ڕەنگە حکوومەتی عێراق ئەو کاتە تعامل لەگەر ئەنجومەنی محافەزات بکاتن یعنی ئیدی وەکو ئیقلیمێکیش ئێمە خەتەرمان لەسەرە بیتن بۆیە ئەبێ پێویستە هەرچی زووە ئێمە ئەم کۆبوونەوە بکەین و بە دوو ڕۆژ سێ ڕۆژ ماوەی پەرلەمانەکە ینی هیچ سبەی گفتوگۆیەکی پرۆژە بەرنامەیەکی جددی لە پسکۆبوونەوەی سبەینێ تەنها تەمدیدکردنەوەی ماوەی پەرلەمانە بۆ ئەوی نەکەوینە فراغی قانونیەوە خۆتەنزانی وەزعەکە ئیستیحالەیە کێشەکە لە سەرەمەیە کە تەمدیدکردنەوەی ماوەی پەرلەمانە و مەسەلەن ئێوە دەوترێت بۆیە دوای ناخەن لەبەرەوەی سەرۆکی پەرلەمان بەشداری نەکا فراکسیۆنی گۆڕان بەشداری نەکا لەبەرەوەی کە گفتوگۆ گەرمە بێ و ڕەنگە ئەو کۆڵێ پلانەکەتان سەر نەگرێت بە هیچ شێوەیەک لەبەرەوەی ئەما بێ ئەگەر گۆڕانیش بێت بەشداری بکە هەر ئەبێت تەجیلی بکەین ئەو مەوزوعە خۆی ئەگەر دەنگ نادا شتێکی ترە بەڵام هەر ئەبێ ئەو مەوزوعە تەجیل بکەین لەبەرەوەی انتخابات هەڵبژاردن ناکرێت کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان ئامادەنیە ڕێکارەکانی ڕاگرتووە ئەگەر هەڵبژاردنیش بکەین بە کوالیتێکی نزم دەکرێن دوای لایەنە سیاسیەکان ڕەنگە کێشەی گەورە دەبێت هەر تەجیلی بکەن بۆ تەجیلی ناکەن و ئەم بەرنامەیە ئەمە ئیسێشەمەی ڕابردووە یعنی چوارشەمەی ڕابردوو ئەبێ کۆبوونەوە بکە یعنی ئێمە لە چوارشەمەی ڕابردوو خستمانە ئەم سبەینێ یعنی یەک هەفتەیە تاخیرمان کرد لەبەرچی لەبەرەوەی ڕۆژی ئەحداسەکانی کەرکووک بوو دووشەم ڕوویدا بوو سێشەم ئەوە بوو لەبەر چاوەڕێکردنی بزوتنەوەی گۆڕان نەبوو لەبەر چاوەڕێکردنی بزوتنەوەی گۆڕان نەبوو لەبەرەوەی بزوتنەوەی گۆڕان تا ئەو کاتە پێم وابی نایەن بۆی پەرلەمان درێژ بکرێتەوە ئەگەر نێت یەکیان هەبێ ئەو کاتە بێنە ناو پەرلەمانی کوردستان بڵێن ئێمە نەبووینە ئەوە پەرلەمانمان تەمدید کردیتەوە بە خەڵک بڵێن ئەوە پارتی وێچێتی و لایەنەکانی تر بوونە درێژیان کردەوە ئەو کاتە بێنەوە ناو پەرلەمانی کوردستان بۆیە ئێستا تا تەمدیدەکەتەوە نەبێ ئەوان نایەنە ناو پەرلەمان باشە کێ داوای تەمدیدی پەرلەمانەکات داوای تەمدیدی پەرلەمان لایەنە سیاسیەکانن ینی خۆ دەزانی لە پەرلەمانەوە پرۆژەیەکتان هەبێ وایە پرۆژەکە کێ پێشکەشیەکە سیاسی کردوتی لیژنەی یاسایی کردوتی لەگەر کۆمیسیۆن دانیشتوونە کۆمیسیۆن کۆبوونەوەیکی کردو لەگەر سەرۆکاتی پەرلەمان و لیژنەی یاسایی پەرلەمان بابەتەکانیان تاوتوێ کردیەکە گرفتی گەورە لە کوردستان هەیە بەهۆی ئەو کێشانەی کە لە ناوچەدا برنراوەکان ڕوویدا بەهۆی کێشەکانی کەرکووک هەروەها بەهۆی پاک نەکردنەوەی سجلی ناخێبینە کوالیتی نزمە ئەڵێ کێشە ئەلێ ئەگەر ئێمە ئەم هەڵبژاردنە بکەین لەوانە لایەنە سیاسیەکان کێشەی گەورە لە نێوانیان دروست بیتن هەت کێشەی زۆر گەورە لە کوردستان کێشیان کەمە باشترە لەوانەیە بەسەر کێشی بۆ شتی خراپتر باشە کێ ئەم پرۆژێت تەقدیمەکە ینی پێشنیازی کێ و پێشنیازی کێ پێشنیازی پارتی و یەکێتی و یەکگرتو و لایەنەکانی دیکە هەمووی بەیەکەوە بەڵێ هەمووی بەیەکەوە دانیشتوونە لە کۆبوونەوە وەکو کۆڵێ کوشتنی ئیمامی عەلیەتانەی خوێنەکە ون بێ بۆچی ینی مەسەلەن ئەمە ئەبێ کەسێک هینەکەی هەڵبگرێ کەسێک ئێمە تەحملی مەسئولیتەکەمان کردیە هەموو لایەنەکان سوور بوونە لەسەر ئەوەی کە چەند درێژیەکەن ئێستا مناقەشەکان لەسەرەوەی بۆ دوو خولی تەشریعی ماوەی پەرلەمانی کوردستان دوو خولی شەش مانگ و ئەگەر شوەکەشی بخەنە سەر هەشت مانگ بەڵێ ئەوە ڕێئیمەیە زیاتر ناکرێت زیاتر ناکرێتن ئەوە ڕێئیمەیە ڕێئیمە وەکو فراکسیۆن ئەمە بوو وەکو پارتی بەڵێ یەکێتی تاوان پێشتر ماوەی 2 ساڵیان داوا کرد بوو ئەوە معلوم بوو بەڵام دوای ئەحداسەکانی ئەمە مەوزوعەکە گۆڕیا و لەبەرەوەی زۆری شەم ماوەی 2 ساڵ خستمانە 8 مانگ متفقن لەسەرەوە لەسەر 8 مانگ متفقن یعنی لەسەر 6 مانگ و 8 مانگ و یەکگرتو داوای 6 مانگی کردووە بەڵام لەبەرەوەی پشووی تێنێخی پشوەکە ئەکەویتە ناوی ئەکەویتە 8 مانگ یعنی هەر 6 مانگەیە هەر ئەمەیە باشە جگەلەوە هیچ با بڵێن لە کۆبوونەوەی سبەینەی پەرلەمانە بێجگە لە مۆزوعی تەمدید و ئەو چەند ئەندام پەرلەمان و سکرتەریکەیە هیچی تر تاوتوێ ناکەن بە تایبەتی ئەمڕۆ کاک نەجیروان باسی
سەرۆکایەتی هەرێمی کوردستانی کرد باسیەوەی کە بارزانی جارێکتر مەسەن خۆی درێژەکاتەوە تەمەنی سەرۆکایەتی خۆی هەڵبژێرێت ئەوان ئەمە باز ناکرێت ئەزانی چێ با ئێمە جاری پەرلەمان ئینقاز بکەین لە کەوتنە بۆشایی یاساییەوە لە کوردستاندا جاتوادر دەکرێت دوای ئەم جەلسەیە بەرنامەی کاردامنرێت لەسەر هەموو ئەم بابەتانە قسە بکەین بۆ نمونە لەسەر سەرۆکایەتی هەرێم قسە دەکەین لەسەر ئەحداسەکانی کەرکووک قسە دەکەین یەک لەو خاڵانە ئەوە بوو کە لە بەرنامەی کاری پێشووتر کە تێدرا بوو مەسلەی کەرکووکیش بوو قسەکردن لەسەر دۆخی کەرکووک بوو بەو شێوەیە هێستا بەڵام لەبەرەوەی ئێستا لەوانەیە ئەم خاڵە کێشە بخێتە ناولایەنەکان و قسەی لێ پەیدا بێ ئێمە لە بار و دۆخێکی زۆر هەستیارداینە ئێستا لە کاتی جەنگ داینە نیمچە ئەگەر لە کاتی جەنگیش دانەبین نیمچە جەنگێکی ڕسمی داین ئێمە لە ئەمڕۆدا لە کوردستاندا بۆیە ئەم خاڵە خزمەتی ئەم بارودۆخە ناکاتن بەڵام لە دوای ئەوەی کە پەرلەمانی کوردستان ماوەکەی درێژە بێتەوە بەتەکید مەسلەی سەرۆکایەتی دێتەوە گۆڕی لەبەرەوەی بەتەکید سەرۆک بارزانی باشە کاک فەرحانەوە لە دوای 1992ەوە یان حکوومەتەکەتان ساوا بووە یان شەڕی ناخۆتان کردووە یان لە جەنگا بوون یان ڕوبەڕی مەترسی بوونەوە یان تابووری پێنجەم هەبوو یان فڵان هاتووان فیسەر هاتووان ئەوە ڕۆیشتووە ئەکەی ئەم مەسەلەن پەرلەمان ڕۆڵی خۆی بینێ لە لێپرسینەوە لە دەستنیشانکردنی تۆمەتبارەکان کەی مەسەلەن ئەم هەموو شتەڕوویاوە دەبێت چاوەڕێکی بکەم خەڵکە زانی چیە بەتەکید پەرلەمان ناتوانێت جارێ ئەو ڕۆڵە بگێڕێ ئەو ڕۆڵە جددیەی کە چاوەڕێن پەرلەمان ناتوانێت بگێڕێتن لەبەرەوەی لە کوردستان لە حالەتێکی زۆر بۆ درێژیەکەنەوە هەر پەرلەمان هەڵگرن واز لێ بێن ناکرێتن وەکو گوتم ئێستا بۆچی 2 ساڵ ئەمە نامێنێت هیچ گۆڕا لە مۆزوعەکە پەرلەمان کیانەکەی نامێنێتن کیانی کوردی لێرە نامێنێ ئەو کیانە هەرێمەی کە ئێستا هەیە ئەم کیانە نامێنێتن ئەم کیانە لە ناوەچێتن بۆیە خراپترە بێتن بۆیە پەرلەمان ئەگەر بە نیوەچلیش دەوری خۆی بگێڕێ ئەگەر دەورێکی زۆر جددیشی نەگێڕێتن بەڵام هەر باشترە لەوەی کە نەمینێتن بە تەکید خۆ زۆر کاری باششکرا یاسای پێ دەرچووە احترافی نێودەوڵەتی هەیە لەبەرەوەی ئەم کۆبوونەوانە و کاراکردنەوەی پەرلەمان لە ڕووی یاساییەوە هیچ سوغرەیەکی قانونی نییە ڕاستە لە مەسلەی سیاسی ڕەنگە کێشە لەسەر بیلەوەی لە نەسیاسیەکان هەندێکی تێداینەکە ئێمە حەزەکەین تێیاندا بن بەڵام بەڕووی یاساییەکەوە کێشەی نییە باش سپاس دەکەم کاک بێستون یعنی کاک فەرحانەڵێ ئێوە ڕەنگە تەنها لەبەر ئەوەی پێتان نەوترێت بەشدار بوون لە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بۆیە بەشداری ئەم کۆبوونەوەی ناکەن و بۆی ئامادەشن لە کۆبوونەوەی داهاتووە بەشداری بکەن کۆبوونەوەی داهاتوو بۆ نمونە ئەگەر هەر تەمدیدی عمری پەرلەمانی تیا بکرێ بەشداری ئەەکەن یان ئێوە لە کۆبوونەوەی ئاوایە هەر بەشداری ناکەن ئەو قسەیەکی تەواو نییە لەبەرەوەی کێوتوێتی جارێ ئێمە لە کۆبوونەوەی داهاتوش بەشداریەکەین کێوتوێتی لەم کۆبوونەوەیە تەوتە داگەری ئەوە هەیە نییە کە ئێمە لەبەر پرسیارەتی ڕەن بەڵێ زانی قسەکەی من ئەوەیە بەشداری نەکردنەکەی ئێمە لەوە نییە خۆمان بدزینەوە کە نەبینە چوارچێەوەی پرۆژەیە کە تەمدیدی پەرلەمانە نەخێر ئێمە پرۆسەی تەمدیدەکەمان جارێ هەر بەدڵ نییە ینی خۆ ئێمە لەگەڵ ئەوەین ئینتیخابات لە وادی خۆیان بکرێ بەلای ئێمەوە ئینتیخابات عەقدێکی 4 ساڵەیە بەپێی قانونە کار پێکراوە خۆ دەزانین ئینتیخابات ناکرێت پێشووتریش خۆ جەلسەی پەرلەمان کرا پەیوەندی بۆ لەگەڵ واقع بکەی ئێستا ئینتیخابات ناکرێ یعنی چی ئەەکەی کە ئینتیخابات نەکرێت پەرلەمان کۆتایی پێهێنیت بەم شێوازە ئێوە عیلاجێکمان پێ بڵێن عیلاجەکە وازەحە عیلاجەکە ڕوونە عیلاجەکە زۆر باشە بەدڵی خەڵکی کوردستانی شەبێ ئەویش ئەوەیە حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی ئەوەی کە لە پرۆژەکەمان هاتووە دروست بکەین ئەم حکوومەتی ڕزگاری نیشتیمانی یان ئەم هەیئەتە تازەیی کە ئیداری هەرێمی کوردستان ئەکا ئەرکەکەی وازەحە دوو ئەرکی هەیە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی یەکیان تێپەڕاندنی ئەم دۆخە نالەبارەیە کە ئێستا لە وڵاتدا هەیە و بە حەقیقی ئێستا دۆخی وڵات نالەبارە دۆخی وڵات نالەبارە کە ئێمە ئەو حکوومەتە ئینقازە نیشتیمانیە دروست بکەین نیوەی خاکەمان لە دەستداوە جێشی عەرەب و تورک و فارس حدودەکانی لێگرتوین خەریکە زیاتر سەرکێشیەکەن و دێنە ئەمدی و وەزعی ناوخۆمان زۆر خراپە لایەنە سیاسیەکان حکوومەت ناتوانێت ئیدارەی ژیانی خەڵک بدا موچەی پێدابین ناکرێت باشە بەڵام خەدەمات نییە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بووین لە زۆر لەگەڵ تەمدیدی پەرلەمانە یعنی فەرقی چییە لەبەرەوەی ئێوەش هەر هەڵبژارن بۆ 6 مانگی تر دواخەن کە حکوومەت پێکەێنن ئەمانش هەڵبژاردن دواخەن بۆ 6 مانگی تر چ جیاوازیەکی هەر ناوەکەتان فەرقی هەیە دوای ئەوە ئەم حکوومەتە ئەمەی کە ئێوە باسیەکەن دەبێت کەیت یابێ کە لەم حکوومەتی ئێستاە نییە هەموو حیزبەکان بەشدارن خۆ خەڵکمان قابلە لە سین و لە یابان و لە ئەمریکا بۆ بێنن حکوومەت دروست بکات
حکوومەتەکە جیاوازی ئەوە هەیە ئەم تیمەی ئێستا لە ڕاستیە سەرکەوتوو نەبوون، ئەم تیمە لە چەند لایەکەوە سەرکەوتوو نەبوون، لە مەوزوعی ڕیفراندۆما سەرکەوتوو نەبوون، لە مەوزوعی پاراستنی سنوورەکان و خەڵکی سنوورەکانمان و ئەو بەشە گرنگەی خاکمانە سەرکەوتوو نەبوون، لە وەزعی ناوخۆیی و ئیدارەدانی ژیانی خەڵکیشا سەرکەوتوو نەبوون. بۆیە بە هەموو پێوەرێک دەبێ ئەم ستافە بگۆڕدرێ بە ستافێکی تر، ئەمە واضحە. بۆیە فەرقەکەی لەگەڵ تەمدیدی پەرلەمان بە قانون ئەگەر قسە بکەیت پرۆژەکەی ئێمە ئەوەیە کە ئەم ستافە دەگۆڕدرێت لە ڕووی قانونیەوە، ینی ستافەکە ناگۆڕێ حکوومەتی لەگەڵا درێژ دەبێتەوە. لە ڕووی قانونیەوە دەبێت دوو لە سەرسەی باڵێن حزوری پەرلەمان دەنگ لەسەر ئیقالەکردنیەوە حکوومەتە یان سەرۆکی حکوومەت دەست لە کات کێشێت و بۆی هەڵبۆشێتەوە ئەنجا حکوومەتێکی تر داب مەزرێنی. ئەمە ئەکرێت سەرۆکی حکوومەت دەڵێت دەست لە کار ناکەشمەوە نەیوتوە تا ئێستا. دووهەم ئێوە دوو لە سەرسەی پەرلەمانتان بوو کۆکرێتەوە. پرۆژەکەی ئێمە ڕاستە کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕانی ئەلانیان کردووە، بەڵام پرۆژەکە مخاتەبەی یەکگرتوو دەکا، مخاتەبەی یەکێتی دەکا و مخاتەبەی پارتیش دەکا. حکوومەتی ڕزگاری نیشتیمانی تەنها بۆ لایەنێک و دوان نییە، گرنگە هەموو لایەنەکان بە یەکەوە بەر بدەینێت بەر تێپەڕاندنی ئەم دۆخە. وەکو وتم حکوومەتی ڕزگاری نیشتیمانی دوو ئیشی زۆر گرنگی ئەبێ کە جەناب نەیەڵا من باسی کەم. یەکیان تێپەڕاندنی ئەم دۆخەیە کە ئێستا بەرۆکی خەڵکی کوردستان و بەرۆکی بەشی گرنگی خاکەکەمانی گرتووە. ئەرکی دۆمیشان ئەوەیە کە ئێستا برادرانە ئیشی بۆکەن سبەینێ لە پەرلەمانە و پەرلەمانی بۆ تەمدید دەکەن، ئەویش ئەوەی ئامادەکاری ئەکا ئەم حکوومەتە کاتیە ئامادەکاری ئەکا بۆ ڕادەستکردنی حکوومەت بە ستافێکی تر بە تیمێکی تر لە ڕێگەی پرۆسەیەکی دیموکراسی کە پێوتری ئینتیخابات. واتە ئەم حکوومەتە ئیشەکەی تێپەڕاندنی ئەم دۆخە قەیراناوی ئێستا ئەبێ و ئامادەکاری ئەبێ بۆ پرۆسی هەڵبژاردن بۆەوەی حکوومەتە ڕزگارە نیشتیمانەکە بسپێرێ بە حکوومەتێکی دامەزراوی هەڵبژێردراوی ڕسمیتر لەوەی ئێستا. بۆیە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بەلای ئێمەوە پێویستە هەموو لایەنە سیاسەکانی تیابێەوە بۆ پەراوێزخستنی لایەنێک کە حکوومەتەکە هەر حکوومەتێکی ئینتیقالی و حکوومەتێکی ڕاگوزەرەوە بۆ 6 مانگە بۆچی ئەم هەموو دەست و هێنان و برنە و ئەم ستافە وزاریە خانەنشینەکەن و ستافێکی ترە هێنن دیسان تا دەست پێکاتەوە و تا شارەزا بێ و تا ئەزانێ و کۆڵە کلیل و قفڵی دەرگاکان لەکوێیە 6 مانگی هەر پێچێت چ پێویستەکە ئەم هێنان و برنەی تابێت کە هەڵبژارنی داهاتوو 6 مانگی ترە بێ بۆ بەم حکوومەت و پەرلەمانە نایکەن و بە یەک جاری نەجاتان زۆر پێویستەکە کاکە هیوا زۆر پێویستەکە ئەم تیمە سەرکەوتوو نەبوون، ئەم تیمە نیوەی خاکەکەیان لە ماوەی 48 سەعاتە تەسلیمی سوپای ئێرانی و سوپای حەشد و سوپای چۆ کرد. کاکە بۆ نایەنە پەرلەمانەوە بۆ سەرۆکەکەتانە کۆبوونەوەی پەرلەمان کات و لیان بپرسێتەوە سزایان بات و لێ پرسیۆیان لەگەڵا بکە. یعنی بۆچی ئەوە نەخۆتان دوورە پەرێزەکەن دەوەرنە پەرلەمانە و لیان پرسنەوە بانگهێشتی پەرلەمانیان بکەن. آخر کاکە خۆ مەسەلەکە لەوەیانێ ئێمە بین بانگهێشتی جارێ خۆوار بخۆیان ئەم تیمار بڕوان بە پەرلەمانیە لە ڕاستیە بۆ بە درێژایی ئەم خولەی پەرلەمان هەڵماگەن لە بەرامبەریانە بێ هەر لە ڕێگەی یاسا و پەرلەمانەوە بێ بڕوایان بە پەرلەمان و بەکاراکردنی پەرلەمان هەبووە. بۆیە حلەکە بەلای ئێمەوە کاکە حلەکە بەلای ئێمەوە وازەحە ڕوونە لە پرۆژەکەمانە هاتووە. ئاڵوگۆڕی ئەم ستافەی ئێسایە دانانی ستافێکی نوێیە و ئامادەکاریە بۆ تەسلیمکردنی ئەم واقعات تێپەڕاندنی و ئامادەکردن بۆ تەسلیمکردن بە مادام وایە مادام ئاوایە ستافی نوێتان حازرە سەرۆکی حکوومەت وەزیرەکان لە گۆڕانەوە حازرتان کردووە ئامادەیە؟ بێگومان ئەوە و توێژی گۆڕان لەگەڵ لایەنەکانی تری پێویستە و ئەو ئامادەکاری پێویستە کە ئێستا گۆڕان وردە دەستی پێ کردووە لەگەڵ کۆمەڵ و یەکگرتو و یەکێتی و لایەنەکانی تر بە پارتیشەوە یان لە چینەوە خاڵی سفر و کۆبوونەوەکانی 5 قۆڵی و 4 قۆڵی و 3 قۆڵی حیزبەکان و ئەوانە باشە سپاس دەگەڕێمە لای بەڕێزت کاک فەرحان. ینی ئێوە بۆچی ئەو کۆڵێ بە پێی ئەم قسانی کاک بێستون بێ هەمیشە ڕێگر و بربەستن لە بەردەم ڕزگارکردنی ئەو خەڵکەیە ئەوە داوای حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانیەکان حکوومەتەکەی ئێوەش زۆر خۆی بۆڵێ بکوژە 6 مانگی ماوە پێی هەڵبژارن بێ ئیتر بۆچی جارێکیش ئێوە زەحمەت نەبێت چۆک دابن لە بەردەمی ئەو خەڵکەیە و داوای ئەم بزوتنەوەی بەتابەتی 500,000 دەنگی هەیە بۆ بڵێن بەڵێ باشە. زانی چیە هەرچی پرۆژەکانی ئەم برادران تەقدیمێکن پرۆژه عملی نینە فەرمو
ئێمە ئەستا حکومەتە ناوی چی ئەم حکومەتە ئەم حکومەتی ئێستا هەمانە حکومەتی یەک ڕێزی نیشتیمانیە ئەم حکومەتە لایەنێکی زۆرینە پێکی ڕێزیڵان دروست نەکردوڵان فەشەلی هێنا وڵاتەکەی بۆ شێوازە لێ کردو خاکەکەمانی نیوە یا بەدەستی خەڵکەوە کاکیوە تەماشایکە ئەم حکومەتە یەک ڕێزی نیشتیمانیە لە حزبێک پێک نهاتەوە لە خۆشیان پێک هاتووە ئەم حیزبە ئەم حکومەتە ئەگەر سەرکەوتو نەبوو بێ بەهۆی ئەوەی سەرکەوتو نەبووە کە یەک ڕێزی نیشتیمانی بن کە فراوان بووە ینی ئانەوێ ئەگەر بەو شێوەیە بێ ئەوانەوێ بە هەمان شێوە تەجروبەیەکی تر دووبارە بکەنەوە بە پێچەوانەوە ئەم حکومەتە یەک ڕێزی نیشتیمانیە گۆڕانیشی تایە ئەبێ بێنەوە دەوری خۆی ببینن پاشێنگی لەو ماوەیە کە تۆ ئەوە 6 مانگ انتخابات تەجیلەکەن ئەم حکومەتە هەتا ئەم حکومەتە یەک ڕێزی نیشتیمانیە تشکیلە بێ سەرۆکی حکومەتی وەرەگرێ 1 ساڵی پێ ئەچێتن بەلایانی کەمەوە ینی ئەم حکومەتەی ئێستا هەیە ڕەنگەشتەکانیان حاضر بێ و کۆڵە لە قوتوابێ و معلەبێ بڵند فەرموو ئەمە یەک ڕێزی نیشتیمانی چۆن یەک ڕێزی نیشتیمانیەکرێ باشە یەک ڕێزی نیشتیمانی ئەوەی هەموو لایەنەکانی تێدا بێ حکومەتی قازی نیشتیمانی پارتی ئێستا بەبێ پارتی حکومەت تشکیلەکرێتەوە ئەوەی پاوێ دەرێ پارتی ئەوە هەیتیپا ئەو مرەشحەکانی ئێمەتیایەتی دەی ئەوە هەیە مرەشحەکانی ئێمە سەرۆکی حکومەت لایەکی دیکە ئەمان دەبێ دوو لە سەرسی دەنگەکان پێێن بە حکومەت ئیقالە بکرێت ئەمە ناکرێت لەبەرەوەی پرۆژەکە پرۆژە عەمەلی نیە بەس وەرژاندنی شەقامە و هیچ ئەنجامی نییە بۆ خەڵکەکە بۆیە ئەمە هیچ پرۆژەیەکی عەمەلی نییە سەرکەوتوش نابیتن ئەم حکومەتە ئەوەیە تا هەڵبژاردننی داهاتوو بەم شێوەتەی پەڕێنین و بێنە داوای یەکەن وەزیرەکانیان بێنەوە کاری خوان بکەین لە حکومەتە تەوافقیە نیشتیمانەیە کە پێک باشفرحان ئێوە وەکو پارتی ئەڵێم ینی هەمیشە لە سەرەتایە کە تەرحێکتان بۆ وەکرێت زۆر ینی بە تەواوەتی ڕەتیەکەنەوە دوای ماوەیەکی زۆر مماتەڵەی پێکەن ئەنجا ڕازیە بن ئێستا بۆ نمونە سەرۆکی پەرلەمانتان ناردەوە ماڵەوە دوایی وتان هەربووی نێبێتەوە هەولێرە و دوای وتان قەیناوە بێتە هەولێرەوە دوای وتان قەیناوەکو پەرلەمانتار بێت دوای وتان قەینا مشکلە نیە بابێتەوە ئەنجا بە سەرۆکی پەرلەمان ئەو هەموو خەڵکە 2 ساڵ داوای لێکردن لە کۆتایی ئەنجاوتان قەینا مشکلەی نییە ئێستاش باسی حکوومەتی ڕزگاری نیشتیمانیەکەن لە ئێستاە بڕواتان پێینی و ڕەتیەکەنەوە ڕەنگە 2 هەفتەی تر بڵێن باشە بۆ مماتەڵە بەم خەڵکە و بەم بیناکەن ئەم مەسلەیەکی زۆر لێک جیاوازن مەسلەی سەرۆکی پەرلەمان و مەسلەی حکوومەتی ئینقاذی نیشتیمانی لەو مەرحەلەیە کە لەگەر هەموو ئەو لایەنانە پێکێنێ کە ئێستا بەشدارن لە حکوومەت ینی ئێستا دوو لایەن یەک لایەن تەنها بزوتنەوەی گۆڕان لە حکوومەت نییە بە شێوەیەکی سیاسی نەک یاسایی یعنی لە ڕووی یاساییەوە لە ناو حکوومەتدا تاکو ئەم لەحزەیەدا لایەنەکانی دیکە هەمویان بەشدارن تۆ ئەچی لەگەڵ ئەم لایەنانە مفاوەزاتەکەی و بۆەوەی حکوومەتێکی ئینقاذی نیشتیمانی دابنی هەموو لایەنەکان بەشدار بن ئێ باشە هەر هەمان حکوومەت دێتەوە بۆیە پرۆژەکە عەمەلی نیە نەمان گوتە ڕاستەکەم ئەمڕۆ سەرۆکی حکوومەت گوتی جویان لێ ئەگرین و بابزانین تەفاسیلەکەی چییە باشە کاک بێسون پرۆژەکە پرۆژەیەکی عەمەلی نییە وەکو برادێکی پارتیش وتبووی لەوە تا بزوتنەوەی گۆڕان هەیە هەر بەیاننامە دەرەکاڵە حکوومەت هەڵبۆشێنەوە حکوومەتێکی تازە دروستکەنەوە یعنی ئیتر وەکۆڵێ تااقەتان نەچوو لەم هەموو بەیاننامەی حکوومەت هەڵۆشانەوەیە دوو جار ئێمە داوای داوامان کردووە کە حکوومەت هەڵبۆشێتەوە هەردوو جارەکە لە مووقفی فەشەلا بووە بێگومان چاوەڕوان کراوە بەلای ئێمەوە کە کادرێکی پارتی بڵێ ئەم پرۆژەیە گۆڕان پرۆژەیەکی ناواقعی و ناعەمەلیە خۆ ئەگەر تەبەنی پرۆژەکەی ئێمە بکات ڕاستەوخۆ ئاعترافێکی وازەحە بە فەشەلەکانی خۆیان کاکە خۆ آخر پێم بڵێ فەشەل لەوە فەشەلتر هەیە لە 48 ساعاتانیەوەی خاکەکە بدەی بەدەستەوە بە زمانەوە بە کلتورەوە بە خەڵکەوە بە ئاڵاوە بە ژێرخانێکی گەورەی نەوت و سەروەتەکەیەوە یاخر ئەم فەشەلە نەخوازێت کە تۆ ئەمانە بنێری بۆ ماڵەوە و خەڵکی تر بخەیتە شوێنیان دەبێت چ کاتێک هەبێ ئێمە ئاڵوگۆڕ لە سوڵتەیە بکەین بۆیە حەقە پێش ئەوەی خەڵکی وەکو ئێمە داوای حکوومەتی ڕزگاری نیشتیمانی و داوای دەست لە کارکێشانەوە و لاچوونی ئەم ستافە بکە بەو شێوە محتەرەمانەی کە ئێمە داوایەکەین دەبێت ئەمانە خۆیان بڕۆن و دەبێت سوڵتەی قەزایی و ئەگەر وڵاتێکی تەواو تۆکمەی دامەزراومان هەبووە دەبوو ئەمانە بەشی زۆریان محاکەمە و سزای زۆر پرسیارەکە دیسانەوەیە کە دنیای هەبوو تۆ لە 48 ساعاتانیەوەی حکوومەتێکی دیکە دروستەکەنەوە لە هەمان حیزب و لە هەمان ئەو مەسەلەن ئەوە کەرەستانەیە کە ئێستا هەیە یعنی چ جیاوازێکی دیسان ئەڵێن بۆچی کۆمەڵە خانەنشینی دیکە زیاکەن بۆ 6 مانگ کاکە جیاوازەکەی زۆر وازحە کاک هیواوەکەی پرسیارە جیاوازەکەی ئەم فەشەلەیە کە دروستیان کردووە یعنی نەفرێک لەناو حزبێک بێ یەکێکی تریشی لەگەڵ بێ ئەمەیان فاشی لە خۆڕەنگە کەسێکی تری باشی تیابی حزبەکە ئەمانە سەرکەوتوو نەبوون فاشل بوون وڵاتەکەیان بەتاڵان داین وڵاتەکەیان فرۆشتین هەرێمی کوردستانیان ڕوبەڕووی قەیرانێک کردوێتەوە کە ممکنە باشەکەواتە حکوومەتێک سەرەکانی زۆر نابەجەیە کە فەشەلیان هێنابێت شکستیان هێنابێت ئێوە مەکرەمەیانەکەن خانەنشینیانەکەن و سزایان نایەن لەیان ناپرسنەوە یعنی ئەمە ئێوە مەکرەمە نییە
ئەوە سزا دوای ئەزانی کاکیوە ئێمە ئەزانی کاکیوە ئەگەر باسی سزا و بەرپرسیارەتی بکەین لەم دۆخەیە لە ڕاستیە ڕامانەکێشێ بۆ جەدەلێکە زۆر قسەمان کردەوە پێویست ناکەم من لەم بەرنامەیە بڵێم چێ خەتای بارە و چێ خەتابار نییە دەزارمان و تۆ هەموو خەڵکە زانێ بەڵام ئێستا ئێمە دەمانەوێت وڵاتەکەمان خاکەکەمان ئەزمونونەکەمان لەم قەیرانانەی کە ڕوبەڕووی بۆتەوە نەجات دەین ڕزگار بکەین ئەمەش بەم تیمەی ئێستا ناکرێ بۆیە داواکەین تیمێکی تر سافێکی تر بە هەموو حزبەکان خۆ ئێمە ئەمانتوانی بڵین با پارتیتانە بێتیانێ مەسەلەن لەگەڵ ئەوانە ڕێک ناکەوین زۆر سپاس دەکەم ئێمەشمان بەدەر نەکردو دەڵێن هەمووی بەیەکەوە سپاس دەکەم کاک فەرحان ئێوە جگەل لەم تیمەی کە هەتانە حکوومەت تیمی ترتان هەیە حکوومەت بەڕێوەبەرێ زانچی ئێمە پێمان وایە ئەم حکوومەتە هەمووان پێکەوە کار بکەن بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە و دەست پێکردنەوەی گفتوگۆ دیکەتان دەستەکەوە لە ناو خۆتانە کە حکوومەت بەڕێوەبەرێ بە تەکید پارتی تیمی زۆرە و کادری زۆرە و خەڵکی متەمەریس و خەبیری زۆرە لەو مۆزوعەیە زۆر سپاس هەرێک لە بەڕێزان فەرحان جەوهەر ئەندامی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان هەروەها بێستون فایق ئەندامی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان کە لە سلێمان و لەگەڵمای سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ هێش بەڕێزان سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ تێچێنەکانتان تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان سپێرم شاد و کامەران